منداڵ خۆی بۆ ناسراوە کە جوڵەیەکی زۆری هەیە و تااقەت و توانایەکی زۆری هەیە بۆی کە کار بکە بۆیە زۆر گرنگە ینی ئێمە منداڵەکانمان هەر لە منداڵیەوە فێری ئەوە بکەین کە پەرلێکی وەرزشی گرنگی هەبێ. هنا گەنجا لەگەڵ ئەوەشدا کە گرنگە منداڵ فێری وەرزشکردن بکەین بەڵام لەگەڵ ئەوەشدا گرنگە فێری کارکردنی بکەین. زۆرێک لە منداڵ هەیە کە لە تەمەنی منداڵی دەبرێتە لەگەڵ باوکیا کار ئەکا بەڵام ئێمە باس لە گرنگی کار ئەەکەین لە ژیانی تاکدا ئایا تا چەنە گرنگە تاکەکان گرنگی بەکار بدەن و تا چەندێکیش گرنگە هەر لە منداڵی و ئێمە خۆمان لەگەڵ کارکردندا ڕابێنین و هەروەها تاکەکانی ئێمە دوای تەواوکردنی خوێندن تا چەنە گرنگە کە پشت بە خۆیان ببەستن و هەروەها هەوڵ بدەن خۆیان کارێک بکەن و ئایا کارکردن تەنها بۆ پەیداکردنی بژێوی ژیانە یاخود نەخێر مەبەستی کارکردن زۆر لەو قوڵترە کە ئێمە تەنها لە پەیداکردنی بژێوی ژیانمان و هەوڵدان بۆ ئەوەی کە لە ڕێگەی کارکردنەوە لە ڕێگەی ئەو ئەزمونەوە ئەو بەهرەی کە هەمانە پارەیەک بەدەست بخێنەوە ژیانمانی پێ بەڕێ بکەین. ئێمە گفتوگۆ دەکەین لەسەر گرنگی کار لە ژیانی تاک و وەروە لە ژیانی کۆمەڵگەدا بەگشتی گفتوگۆی ئەم بابەتە دەکەین لەگەڵ ئیحسان زەڵمی لە نیاخە هەستەکەم هەتەوەرەکە بە هەڵەوت بابەتەکەمان لەگەڵ کاک مەهدیە دای لێ بروتان لێگەین کە باس لە سوود و گرنگیەکانی وەرزشنەوەی مامۆستایان یاخوا بەخێر بێ سپاس بە ئامادە بوونت. مامۆستا منداڵ بۆ نچراوە کە جوڵەیەکی زۆری هەیە حەزی بە تاقە و توانایەکی باشی هەیە بۆ یاریکردن بۆ جوڵان بەڵام منداڵی ئەمڕۆ جیاواز لە منداڵین سەردەمی پێش و کەمتر بەرکەوتی هەیە لەگەڵ کۆڵان و یاریکردن و ئەوانە و ماوەیەکی باشیش بە یاری ئەلکترۆنیەکان و بە شاشەکانەوە بەسەر ئەبا جا بۆیە ئێستا دەوترێت زۆر گرنگە کە منداڵ وەرزش بکە. گرنگی وەرزش بۆ منداڵ چییە؟ بسم الله الحمد لله والصلاة والسلام على رسول الله. دیارە بابەتەکە حەقەت گرنگە چونکە تەوەرەی مناڵ و وەرزش و جوڵە و ئەو توانایی کە لە مناڵە هەیە دیارە کۆمەڵە ڕەهەند لە خۆی یەکرێت. یەکێ لەو شتانە مناڵ لە ڕووی تەندروستیەوە تۆ ئەتوانی بەکاری بێنی وەرزشی پێ بکەیت ئیسفادەیەکی زۆر بە جەستەی بگەێنێ. هەرچەنە بڵێن وەرزشەکان جیاوازە هەندێک وەرزش بۆ منداڵ نابێ وەکو بەرزکردنەوەی قورساییەکان و ئەمانە بەڵام وەرزشی دووگۆڵی یا با بڵێن کاراتی کۆنفۆ ئەمانە بۆ مناڵ زۆر گونجاوە هەرچەنە تەمەنی کەم بێ بە پێی ئەو ڕاهێنەرانەی کە ڕاهێنانیان پێکەن تەبەن بێوانە هەمووی خەڵکی ئەکادیمی بێ خەڵکێک بێ کە توانایی لە مەجای بوارەکەی خۆیان شارەزایی کێبێ. خۆشبەختانە ئێستا فێرگەکانی تۆپی پێی با بڵێن سلێمانی یا کوردستان تەنانەت عێراقیش بەگشتی هەمووی بەرەو ئەکادیمی بوون و بەرەو ئەو بابەتە ئەڕوا ئیشێکی زۆر لەسەر ئەوە کراوە کە ڕاهێنەرانی با بڵێن ئەو مەجالە هەبێ خاوەنی بڕوانامە بن دەرچووی زانکۆ و پەیمانگاکانی بەشی وەرزش بن ئەو جا مۆڵەتیان پێدرێ کار بکەن. ئەمە خۆی لە ڕوویەکۆ شتێکی زۆر باشە کە ئیشی با بڵێن ئەو با بڵێن پەروەردەکردنە و لە ڕووی وەرزشی بۆ مناڵ کە ئەتوانی وای لێ بکات بە شێوەیەکی زانستیانە پەروەردە ببێت. زۆر باشە. لە چ تەمەنێکەوە دەکرێت ئێمە منداڵەکانمان ببین بە چالاکی وەرزشی و بەشداریان پێ بکەین لەو جۆرە چالاکیانەدا؟ بەپی ڕێنمایی با بڵێن یەکێتی تۆپی پێی عێراق و کوردستانیش ئەوەی کە لە فێرگا ئیشەکات با بڵێن ئەتوانێت لە فێرگا بەردەوام بێت تا 2020 ئەتوانێت داخڵی فێرگە ببێت. یعنی 2020 تقریبا 6 ساڵ بۆ 7 ساڵ لەو تەمەنە تۆ ئەتوانی مناڵ ببیت بۆ فێرگەکان ڕاهێنانی وەرزشی پێ بکرێ ڕاهێنانی تۆپی پێ بکرێ تۆپی پێ بکرێ وەکوتم بۆ لەبەر دەست کەسانێک کە شارەزاییان هەبێ یاخود ئەکادیمی بن نەک کەسێک وەکو بڵێ شارەزایی نەبێت چونکە دوجار جەستەی مناڵەکە ئەشێوێنێ زۆر هیلاکردنی خراپە کۆمەڵە تەمریناتی قورس هەیە بۆ مناڵ خراپە نابێ کەواتە ئەو کەسێک کە بە ئەو باوکو دایکی کە ئەم مناڵە ئەباتە شوێنێک بێ دڵنیابێت لەوەی ئەم شوێنە خەڵکێک ئیدارەیەکات کە خەڵکێکی ڕاضی وەرزشی بێ. ناڵم خۆشبەختانە ئێستا تقریبان بەرەو ئەوە ئەڕوا وڵاتی ئێمە کە ئەو شتە بەرەو ئەکادیمی بڕوا و وەکو بڵێ زانستیانە ئەم مناڵە فێر بکرێ.
بەڵێ جۆری ئەو وەرزشەی کە منداڵی کە ئایا تایبەتمەندی و جیاوازی هەیە بۆ سوود گەیاندن بۆ منداڵە بۆ یاری تۆپی پەمان هەیە یان جۆرێک لە یاری ترمان هەیە وەکو باست کرد کۆمفۆمان هەیە کاراتیمان هەیە منداڵ ڕایەکرێت لە تەمەنێکی بچووکەوە لەسەری ڕابیان پاسکیل سواری هەندێک جوڵی ترمان هەیە کە منداڵ بەپی خواستی و زۆر جار خولای خۆی دێگومان لە ڕووی تەندروستی و سوودێکی زۆر هەیە یەکەم لە ڕووی جەستەیی و بەهێزکردنی عەزەڵەی ئەو منداڵە وەکوتم نابێت تەمرینی قورسی پێ بدرێ وردە وردە ئامادە کرێ و جوڵەی پێکرێ بۆ چونکە ئێستا منداڵ لە ڕاستیە هەمووی گۆشەگیرە لە ماڵ و خەریکی ئایپادە خەریکی پلەیستێشنە دانیشتووە لە ژوورەکەی خۆیە لایەنی کۆمەڵایەتی نییە بۆیە تۆ کە دەیت منداڵێک یێنیتە ناو ساحە و مەیدان و جوڵە و ئەمەی پێکەی سۆڕانی خوێنی زیاکە و هیلاکە بێ و عارەقە کاتەوە یعنی ها سێرەکەی ئەمە لە زۆر ڕوویەوە بۆ ئەو بڵێن فێرخوازە ئیسپادەی هەیە یەکێک لەوانە لە ڕۆ وەرزشیخۆیەوە لە ڕۆی جەستەییەوە لە ڕۆی با بڵێن تەنانەت لێدانی دڵ و بۆری هەناسە و کۆمەڵێ بابەتی تر کە زۆر پەیوەندی بە خاص بە مەجای پزیشکی هەیە ئیسپادەی هەیە وەزائیدەنیش ئەم کەسە لە ڕووی زیرەکی و زەکاوەتیشەوە ئیسپادە ئەکا چونکە تۆ تەمرینی تەرکیزت هەیە تەمرینی شتت هەیە عەقڵە جوڵێنێ یعنی با بڵێن وا لەو کەسەیەکە زیرەکی زیاتر بێ ینی بەپێی داتاکانی سەردەم ئێستا ئەو کەسانی کە لە بواری وەرزشا کارەکەن بە تایبەت وەرزشی تۆپی پێ یاخود وەرزشەکانی تریش ئەبێ زیرەکترین تەلەبە بن لە داهاتوە لە مەکتەبەکان و لە خوێندنگەکان و لە زانکۆ و پەیمانگاکان بۆ چونکە چەنە گرنگی بەلایەنی جەستەی ئەم منداڵە ئەدرێکە لە ڕووی جەستەیی و ئامادەبێ بێگومان لە ڕایانی هێزری و عەقڵیشەوە ئەم منداڵە بێ بەڵام ئەوەی کەم پرسیارم لەسەرگە ینی بەشێکی پرسیارەکەمەوە بوو جۆری وەرزشەکان بۆ منداڵ تایبەتمەندی چییە بۆ منداڵێک حەزی لە دوو گۆڵی منداڵێکی تر پاسکیل سواری منداڵێکی تر حەزی لە کاراتیە هەمووی ئێمە ڕاستی ئەگەر بە هین بڵێن اختصاسەکەمان دووگۆڵەیە بەڵام کۆنفۆش هەر بە هەمان شێوەیە پاسکیل سواریش ئەو تقریبەن یاخود مەلەوانی هەچەندە فێرگە دووگۆڵەکان زۆربەی بەشی مەلەوانیش هەیە جاریوە بەکارێنن منداڵە بن بۆ ساڵ بڵێن مانگانە گەشتیان پێکەن و گەشتی مەلەوانیان پێکەن ئەمەش با بڵین لایەنێکی ئەوەیە کە ئەو منداڵە ئەتوانێت لەو ڕۆژ و ئیسپادە بکە مامۆستا مەهدی وەرزشەکان کە منداڵ ئەنجامی ئەدا تەنها لە ڕووی جەستەییەوە کاریگەری لەسەر منداڵەکە دروست ئەکا خود لە ڕووی دەرونی و لانی کۆمەڵایەتیشەوە کاریگەری دەبێت بێگومان وەکوتم منداڵێک تۆ یێنیتە ناو یاریگایەک لە ماڵۆیە بەس دایکی بینیوە باوکی بینیوە ئیتر ناچێتە کۆڵان شاشەکەی بەردەمی و ئیتر لەوێ هەموو شتێکە بەڵام تۆی هێنیتە ناو 15-20 گەنج ئەم تەبیعەتی جیاوازام دەنگی بەرز قساکە ئەو هێواش قساکە ئەم شەرمنە ئەو زۆر بڵێ جۆرێک لە کرانەوەی یەک بۆ ئەم منداڵە دروستە بێ خۆی بەلای من ئەوەیەکێکە لە نقطە قووەتەکانی مەسەلەی منداڵکە یێنیتە ئەویە و من احترام بۆ هەموو دایکان و باوکانیشەیە مناڵەکانیان زستانان خوێندنیان پێکەن مەکتەب خوێندن هاوینان منداڵ هەیە بەشداری 4 دەورە 5 دەورەی پێکردو ئەمە خولی تەقویە و ئەمە ئینگلیزیە و ئەمە نازام چییە و لانی تەرفیهیە مناڵە فەرامۆشەکرێ بەشێکی تری ئەم بابەتە گرنگی ئەم بابەتە لایەنی تەرفیهی و چێژوەرگرتنی ئەم منداڵەیە لەم وەرزە هاوینیە جارێ ئەگەر سوودی کەمتر نەوێت زیاتریشە لە زۆرێک لەو شتانی تر چکە لە خۆی لە خوێندنا زۆر جارماندوو بووە منداڵە تۆ بێ لێرە لایەنی تەرفیهی بۆ مناڵ فەرامۆش نەکەی گەورەکان لەوچێ زۆر پێویستیان بە لایەنی تەرفیهی نەبێ بەس مناڵ پێویستی پێێتی ئێمە گەشتیان پێەکەین وەکو بڵێ مەلەوانیان پێەکەین ناو ساحە دووگۆڵیان پێەکەین و متعایە بینی حاڵەتی وایە بینی کە منداڵێک لە ناوێرە گۆڵێکەکە و هەمووی باوەشی پیاکەن و حاڵەتی دروستە بێ من قەناعەتمان هیچ دایک و باوکێ ناتوانێت ئەم چێژ و خۆشە بۆ مناڵە دروستکە لەویان نەبێت تەنانەت گەشتەکانیش کە لەگەڵ فیرقەیە ئەڕوا بۆ گەشت و بۆ سەیران جیاوازە لەوەی کە لەگەڵ ماڵەوە ئەیکا بۆچی جیاوازە ئەو بەس دایک و باوکی و ئامۆزاکانی ڕۆژانە ئەیان بینێتەوە بەڵام مە گروپێکە جیاواز لە گەشتەکانی با بڵێن گەشت و سێرانەکانی ماڵەوە باسی یاریەکرێ بابەتەکان وەرزشین زۆر جار بابەتی پەروەردەیتیایە ئەنی سێرەکەی شتێکی جیاوازەکەیت ینی بۆیە مناڵ دایمە تامەزرێتی ئەو گەشتانی کە ئێمە پێیانەکەین ئێتەوەخواگە ئێمە گەشتی پار پێمان کردوون ئێستاش لە
با بڵێن فەیسبوک و شتەکانیانە بڵاویەکەنەوە تێگەی ئێستاش ڕسمی ئەو کاتانە بڵاوکەنەوە زۆرە مناڵە شعوری ئەوەی نەبووە کە ڕسمیش بگرێ ئێمە هەر خۆمان گرتومانە وەکو بڵێ کامێرەمان شتەکە وتمان ئەم ڕسمانە بگرێت دوای کە بۆمان نردوو نەتوانێت یتوتیان ئاوە ئێمن اینجا چەند ساڵی تریش جاروە هەر لێ دەن چکە گەورە بن ها لە یاد چۆمی لە یاچی بن ئینی حاڵەتێکی با بڵێن تایبەتە وەکوتم لانی تەرفیهی نابێت فەرامۆشکرێ بۆ منداڵ وەزائیدن ئەو تێکەڵاوبوونە کۆمەڵایەتی کە ئاماژەت پێکرد لە ڕاستیە گرنگی خۆی هەیە مناڵ لە چەقبەستویی یەنیتە دەرەوە ئەی تێکەڵاو بە کۆمەڵگایەکەی ئێمە ئەمڕۆ ئەزمەی بە کۆمەڵگابوون ینی ئەزمەی کۆمەڵایەتیمان هەیە بۆ نەوەی با بڵێن داهاتوومان کە ئێستا بەڕێوە دێ هیچی نازانێت دوو کەلیمە قسە بکە مناڵمان دێ لە ڕووی نایە لە ناو یاری فێرخوازەکانە پرسیارەکە کا دێتە پەناخۆتەوە بە چ پێیەک پرسیارەکە بۆ تۆ ڕۆژانە مەشارەکەی پێکەی هەڵیە سێنی وەرە تۆمان بۆ شەڕەکە دوێنە چیمان خوێند ئەو ڕۆژە کێ پرسیاری ئەو ڕۆژی لە بیرماوە یعنی تۆ شت ئەڵێ کە تۆ ئەمانە ئەڵێ وردە وردە لا ئیرادی ئەم خۆی کاتێکە زانێ وەتە کەسێکی قسە کرد ئەمە کاریگەریشی لە ماڵۆ ئەبێ لەسەر خوشک و براکانیشی ئەبێ لەسەر دەوروبەریشی ئەبێ شەرمی و با بڵێن ئەها حاڵەتی ئەوەی کە حەزەرەکانە ئەمانی هەموو لێ ئەڕەوێتەوە من دڵنیامەوە شتێکی باشە بۆ منداڵ بۆسا مەهدی دایکباو ڕۆڵیان چییە لە ئاڕاستەکردنی منداڵ و هاوکاریکردنی لەوەی کە وەرزشێکی گونجاو بۆ ئەم منداڵە بدۆزنەوە و هاوکاری بن لەوەی کە ئەو وەرزشە ئەنجام بدا ئەم منداڵە وەڵا جا بەڕێی من ئەگەر منداڵەکە خۆشی حەزی لە وەرزشنەوە وان تەشجیعیکە چونکە ئەمە وەکوتم کۆمەڵە ڕەهەندی هەیە ڕەهەندی تەندروستی هەیە ڕەهەندی کۆمەڵایەتی هەیە لایەنی بەهرە ئەم کەسە لەوانەیە لەم مەجالا بەهرێمە بە ئەو فەرامۆژ نەکەین لایەنی بەهرەمەندی لەوانەیە منداڵێک بەهۆی ئەو بەهرەوە کە ئێمە بینیومانە لە زۆر منداڵە تەمان ئەبێ یەکەم شت دایک و باوک پشتگیری بێن ئەو کەسانی دایک و باوکیان پشتگیریان نەبن لە منداڵیەوە تا گەورابێ دڵنیابن سەرکەوتوو نابن لە قەزەی وەرزشیە بۆچی و سەرکەوتوو نابن لەبەرەوەی ئەوان نانوێ بۆ ئەو مەجالە بێت جاری وهای ئەم کەسە بۆ مەجالە گونجاوە باوکیەک یا دایکێک لەبەرەوەی مناڵەکەی ببێ بە دکتۆر یا مهندیس ئیتر ئەوێ هەموو خۆشیەکانی لێزەوتکە بەڵام بەڕاستی لەوانەیە و ئامانجە پێکێ بەڵام بە دڵشکاندنی مناڵەکە من پێیان نێڵم بە هەموو دایکان و باوکانم زانستی تازە ئێمە دیراسەمان نەکردو تێگەی لە وڵاتانی ترەوە دیراسە کراوە هەج منداڵێک تێگەی وەرزشەوان بێ ئەبێ زەکاوت و زیرەکی لە مەکتەبیشە لە پێش ئەوانی ترەوە بێت بۆ ئەمە توێژینەوەکان پێیانوتوین و قسەی ئەوانە ئێمە ئیکەینەوە کەواتە بە هیچ باوکو داکێ لەو نەتەسە مناڵەکەی تووشی ئەوە ئەبێگە ڕاضە بکە یا دوو گۆڵی بکە وڵایەتە لە مەکتەب دواکەوێت نا باوکو دایک بە دەرەجەی یەکەم ئەبێ بەرنامە بۆ مناڵەکە دابنێ کاتی وەرزشی باتێ کاتی وەکو بڵێ تەرفیهاتوی باتێ کاتی سعیکردنی باتێ کاتی ئایپادی باتێ ئەو تەنزیمکردنە ئەبێت لە ماڵەوە بکرێ باوکو دایک بیکە نەک لای ئێمە ئێمە ئیشی لەسەرکەین مەهدی هەندێک دایک و باوک ئەڵێن حەزەکەی منداڵەکەمان بەرینەیانەیەک و ئەکادیمێکەوە بۆ لایەنی وەرزشی بەڵام زۆر جار بڕاتێچوویەکی زۆری هەیە ئەکرێ هەندێک ئێمە بەدیلمان هەبێ بۆ منداڵەکە بۆی کە جوڵە و وەرزش بکات تێچووی زۆری هەیە بڵێ ئەو ناوەندانی کە ڕاهێنان بە منداڵەکەن بۆ تۆ منداڵەکەتەوی بۆ مەلەوانی بۆ نادیەک بۆ شوێنێک وڵی جا ئاخر ڕاستی خۆ هەر تێچووی هەر ئەبێ حقیقەتەن چکە تۆ یاریگای بە ئیجاری گیری کەرەستەی پێداویستی با بڵێن وەرشەوانی هەمووی بە پارە ئەو ئەکردرێ زایەتەن گەشتکردن و چون بۆ شوێنان هەر بە هەمان شێوە بەڵام ئەکەوێتەوە سەر ئەو ڕاهێنەرە کە تۆزە اقتصادی بکات لە ئیشەکەیە جاری وا هەیە لە مەتامێکی ڕاقی لانەدا یا لە خواردنێکی ڕاقییان بۆ داوانەکە خواردنێکی مام ناوەندیان بۆ داوا بکە کە لە ڕێیا لە مەتاما لە ئادەن یا شتێکن یعنی ئەمانە هەمووی کارگەریان هەیە لەسەروی تێچۆکەکەم کاتەوە بە تەکید ئەبێ ڕەچاوی ئەو لایەنەش بکرێن ئەگینان نابێت ئەنی هەر بڵێ بابڕێن بۆ وەرزشکردن و ڕەچاوی لایانی مادی نەکرێ بیلفێل ئەمڕۆکە کولفە کەمە یاشت کەمە لەو بابەتە بەڵام وەکوتم دایک و باوک لە ڕاستیە
پێویستە لایەنی تەرفیهی ئەم منداڵە فەرامۆش نەکەن و ئەبێ با بڵێن ئیشی لەسەر بکەن. ئەمە خاڵێکی تر کە زۆر بەلای منەوە گرنگە، مناڵ منفەس بۆ خۆی دۆزێتەوە چێتە کۆڵە. منداڵێک لە یاریگایەکی ڕێکوپێکی چیمەنێکی جوانی شوێنێکی ئامادەکرا و وەرزش بکە، یا لە کۆڵان کە یەکێ جەروای سیارە دێت یاکی پاڵێک پێوەنە سەری با بە شتێکی لێبێ، یعنی حقیقەتەن با لەوە با بڵێن بینە دەرەوە باوکان و دایکان ئیتە چیتر مناڵ نەخەنە سەر کۆڵان بۆ دوو گۆڵی و بۆ ڕاکە ڕاکەوە، ینی با شوێنێکی تر بێ کۆنفۆی پێەکەی قاعەکەی وەرزشی پێەکەی یاری بالەی پێەکەی یاری تۆپی پێەکەی، ینی بەڕاستی با شوێنێکی ئەکادیمی بێ و شوێنێکی زانستی بێ بۆ ئەو دا بێ فێرگەکان دکتۆریان نەبێ حاڵەتێکی نەخوازراوە بێ دێکسەر دکتۆرەکە لەوێ حازرە چارەسەری بۆکە. ئەمانە هەمووی ئەبێ ئاگای ئینسان ئاگای لێبێ. مامۆستا مەهدی باسێکمان لە فەرگەکی خۆتان بۆ بکەیەوە، کار و چالاکانی ئێوە لە فەرگەکەیە چیەوە منداڵ لە تەمەنی چەنەوە وەردەگرن؟ ئێمە وەکو فێرگەی شکۆ دیارە بڵێن لە 2011 ئەم ساڵ تا 2020 فێرخواز وەرەگرین. چالاکیەکانمان با بڵێن هەفتانە تقریبەن 4 ڕۆژ تەمرینمان هەیە بۆ هەموو ئاستە تەمەنیەکان جا کراوەتەوە، یاریگاکەمان سەر داخراوە با بڵێن هەم بۆ زستان و هەم بۆ هاوین گونجاوە بۆ تەمرینکردن. دوای ئەوەش ستافێکی ڕێکوپێک و مەزبوطمان هەیە کە ئیشوکاری فێرگە بەڕێوە ئەبن. سوپاس بخوا با بڵێن یاریزانشمان بووە لە چۆتە ئاستی باڵاتر بۆ نادیەکان ڕۆشتووە، لە چەندین نادیە یاریزانمان هەبووە، تەنانەت با بڵێن یاریزانمان هەبووە. ئێستا لە دەرەوەی وڵاتە لە با بڵێن لە یاریزانی دۆرتمۆنە لەوێ ڕاهێنانەکە بەهرەمەندە، مناڵێکی زۆر بەهرەمەندە و زوو ڤیدۆ و ڕسمەوە شتانشمان بۆ نێرێتەوە کە لای خۆشمان بوویتە ساڵانش کە دێتەوە لەگەڵ خۆمانە ڕاهێنان نکات و ئیتر بەستە بەڕسمی تقریبان چەند نادیەکی کردووەیەکی لەو نادیانە ئەوەیە کە تەنانەت بە بۆندی شۆتە ئەوێ. ئەوەمسا تایبەتمەندی ینی ئەم خولکی ئێوە جیاوازی چێ لە شوێنەکانی تر تا چەندێک ینی هەم گرنگیتان بەلایەنی پەروەردەی معنەی منداڵەکە داوایان ڕەنگە لە ڕووی پەروەردەی وەرزشیەوە ئێوە ئاگاتان لە منداڵەکان بێت چ وەرزشێک ئەنجامەدەن، بەڵام ئایا فێری لایەنی ئاینی بۆ منە بابەتی پەروەردەی ئەبن لێ؟ بێگومان ئەوە لە پێش هەموو شتەکانوێ زۆربەی فێرگەکان ئەنووسن پەروەردە بەهێزکردن یا پێگەیاندن هەموو ینی هەموو شوێنەکان پەروەردە ئەنووسن. لە ڕاستیە پەروەردە تایبەتمەندی خۆی هەیە بۆ فێرخواز. لە ڕاستیە یەکەم شت ئەبێ ڕاهێنەرەکە خۆی کەسێکی وەکو بڵێ ئاگای لە سلووکی خۆی بە لە ناو یاریگایە، لە قسەکردنی لە هەڵسوکەوتی، چونکە هەندی هەڵسوکەوت و هەندێک قسە ئەگەر نەشیاو بێ بیکە دوجار مناڵەکانیش تقریبان لەو جۆرە قسە فێرە بنەوە و لە شوێنانە ئەیکەنەوە تێگەی. بۆیە ئەگەر زۆر ئەبێ خۆی کۆنتترۆلی خۆی کا کە بزانێت چۆن تەسەڕوفاتەکە، چونکە مامەڵەکردن لەگەڵ جیلی منداڵ و ئەو تەمەنە تۆزێ هەستیارە، ینی بەڕاستیە بێ بە شێوەیەکی وەکو بڵێ زۆر ورد مامەڵە بکات، ئاگای لە قسەکانی بێ. یەکەم هەستی مناڵ برینار نەکە بۆ قسە پێوتنی تووڕە نەبێ لی کە تووڕا بێ لێو مناڵە ئەو نێترە شڵەژێ، ئەمە زۆر گرنگە. زائیدەن ڕێنماییە پەروەردەیەکان زۆر بدا وەکو ڕێزی دایک و باوکو وەکو مەسەلەی ئیلتیزامات بە نوێژەکان و ئەگەر کرا بتوانێت بەشێکی هەبێ لە فێرگا کەسێکە خۆی توانیت بەشی پەروەردەی هەبێ لە فێرگەکە، ئەگەر نەشی توانی خۆی با کەسێکی تر بێنێت وەکو چۆن و بەشەکانی تری هەیە، وەکو کامێرەمانی هەیە و دکتۆری هەیە و سێ چوار ڕاهێنەری هەیە و ستافی ئیداری هەیە، با کەسێکی پەروەردەشی هەبێ با بڵێن چکە مەرجنی هەموو کاتێ مدەڕێ بتوانێ ئەم لایەنەش بکات. تۆ تەمرینێکە دێت تۆ ئەگەڵ لە تەمرینەکە مەرجنی بتوانی لایەنە پەروەردەی یان چارویان ناو بەناو مامۆستایە کەسێکی تۆ بۆی ئەم ستافە مەجموعی ئیسراحەتیان هەیە بۆ ئەڵێ تۆ ئیسراحەت بۆی هەم ڕاهێنەرگەشی ئیسراحەتێکە 10 دقیقە فڵان کەس با بڵێن مامۆستا فڵان کەس بابەتێکیان پێشکەشەکە، بابەتێکی ڕۆحی بابەتێکی ئیمانی، هەمووانی ئیسراحەتێکەکەن، هەم ئەمانیش هەم ئەمیش ئیسراحەتێکەکە ئەوە مەشغوڵ نابێت و تۆزێتەوە سەرخۆ. بۆیە لە ڕاستیە لە فێرگەکان ئەم لایەنە گرنگە. من حەزەکەم لێرەوە بێڵم هەموو فێرگەکان پێویستە ڕەچاوی ئەم بابەتە بکەن
چونکە هەر یاریزانێک کە پەروەردە کرا بە پەروەردەیەکی جوان سبێنەی بۆ فێرگەکەش باشە بێت کەسێکی بۆ وەفا بێت کەسێکی بە وەکو بڵێ بۆ فێرگەکەش خزمەت ئەکا بەڵام خوا نەکردە ئەگەر وا نەبوو هەم فێرگەکەش گیرەخوا بەدەستی و هەم زوو تووشی لادان و کۆمەڵە شوێنی تر ئەبێ و هەم دڵیشی لەسەر ڕاضەکە نامێنێ ینی ئەوانی کە لە مەرحەلەی با بڵێن مناڵیە تۆزە گەشەکەن ئەگەر وەرزشیان لا خۆشەویست بێت کۆنتترۆل بکرێن بە هەم بە دایکان و باوکان و هەم بە ڕاهێنەرەکان ئەتوانن بەو شێوازە پێڵرێنەوە ئەگەر نا شتی تریان با بە خۆیان ینی کۆمەڵە شوێنی تر هەیە ئەڕۆنە شوێنی تر کە ئەم منداڵە دوای لە دەست دەرەچێ هەم لە دەست فێرگەکە دەرەچێ هەم لە دەست ڕاضەکە لە ڕاضەکە نامێنێ خۆ ئەدا بە کۆمەڵە لایەنی ترکە با بڵێن ئەمە شکستی پەروەردەی پێڵێن بۆیە پێویستە ڕاهێنەر پێویستە دایک و باوک پێویستە کۆنتاکێکی باش لە بینی ڕاهێنەر و با بڵێن دایکان و باوکانە هەبێ بۆچی بۆی ئەم فێرخوازە بە ئاراستەیەکی پەروەردەیەکی تەندروستە بڕوە تەنها بەلایەنی ڕاهێنەرەکە نابێت تەنها بەلایەنی دایک و باوکیش نابێت بۆی هەردوو لە ئەبێ ئیش لەسەرەوە بکەن کە ئەم منداڵە پەروەردەیەکی تەندروستی هەبێ بۆی ئەو خاڵە بەلای من و لە هەموو خاڵەکان ئەتوانم بڵم گرنگترە پەروەردە پێش هەموو شتێکە لە هەموو فێرگەکانە دەست خۆش بێت لە کۆتاییدا چی تێ مامۆستا مەهدی بە تایبەت بۆ دایک و باوکانی کە ڕێگری لە منداڵەکانیان دەکەن لایەنی چالاکی و هونەری فەرامۆش ئەەکەن بە تایبەت کاتێک کە منداڵ لە تەمەنی منداڵیدا وزە و چالاکیێکی زۆری هەیە پێویستە ئەو وزە و چالاکی بە خەرج بدات وەڵام من یەک شتاڵم دایکان و باوکان پێویستە لە دنیای خۆیانە بێنە دەرەوە بێنە ناو دنیای مناڵەکانەوە چکە مناڵەکان چییە؟ دنیای مناڵەکان چییە؟ وەکوتم لایەنی تەرفیهی و چێژوەرگرتن و خۆشیە واز بێنە لە جدیات و ڕسمیات و کۆمەڵە شت بە تایبەت لە وەرزی هاوین بۆیە متعەی تاوەتی با بدرێ بەم منداڵە بۆیە تەنها تاکە ئامۆژگاریم بۆیان ئەوەیە کە وەکو بڵێ بێنە ناو حاڵەت و وەزی ئەو بزانم حەزی بەچیە خۆی بگەڕێتەوە ڕابردووی خۆی چ شتێکی داوا کردو بۆی نەکراوە ئێسش بۆ تا عقدەیەک لە دڵ لە مێشکاڵی کاتکە من داوای ئەومە کردو بۆیان نەکردوم دڵنیا بە مناڵێکی جسد داوای یاریەکە بۆی نەکەی بەلای من و زۆر ناڕەحەتە من یەک نمونە باسەکەم کە خۆم بە عملی بینی ڕۆژێک باوکو دایکی باوکێک مناڵێکی پێ بوو هێناوی بۆ فێرگە وتبی وەڵا من حەز ناکەم منداڵەکەم تەوان منداڵەکە خۆی زۆری کرد بۆ هاتبوو ئیتە هاتوو بە شوێنە بردیەوە تێگەی وتبی من مناڵ نانێرم بۆ یاری شت هیچ نییە و قاچشکە و خۆڵشکەوە تا لەم شتانی وتبوو پەلی مناڵەکەی گرت و بردیەوە کە پەلی مناڵەکەی گرت و بردیەوە تەوان من 10 ساڵێک پێش سەد بۆ باسەکەم چاوم لێ بوو مناڵەکە ئەگریا فرمێس کاتە خۆرە بە چاویان زۆر حاڵەتەکەم بەلاوە ناڕەحەت بوو کە بۆچی باوکێک مڕعاتی شعوری ئەم منداڵە ناکە ینی ئەم منداڵە بە چاوێکی و بە دڵشکاوێکی زۆر و بە دەست باوکی ئەو ڕۆشتەوە تێگەکە تۆ خۆشبەختانە با بڵێن باوکو دایکیشمان هەیە لەگەڵ مناڵەکە دێ لەسەر منەسەکە دانیشێ تا مناڵێکی تاابێنی تۆ بەرهەمی هەموو دایک و باوکێک ئەو نەوەیەتی ینی بەڕاستی ئەبێ حەقی جاروای باوکی دێ دوای دایکی باتەوە یا بەعکسەوە دایکی هێنێ باوکی باتەوە جارواشێ بە دیاری و دانیشن چەنەها باوکو دایک دانیشە سەیری توانە بەهرەی مناڵەکەی کات خۆشە چاڵم باوکتە ئادی بزانە گۆڵە بکە ئادی شتێکی جوانمان بۆ کامێژ زیاتر تەجلیەکەین ئەمانە شتێکی خۆشە بۆ منداڵ و بۆ باوکو دایکانیش بەعکسیشەوە هەمانە کە بۆ شێوازە ئەو حاڵەتاکە من داواکەم لە هەموو باوکان و دایکانی کە فەرسە بۆ مناڵەکانیان دروستکەن کە ئەوەی کە حەزیان لێتی لە شێوەیەکی قاڵب دراوی گونجاو کە لەگەڵ ینی وڵاتی ئەمە بگونجێ بۆیان بکەن بۆی ئەم منداڵانە خۆشبەخت بن هەم بەهرەمەند بن لەوانێ سبێنێ بەهرەی ئەم منداڵە بتوانێت ئیسفادەیەکیش بۆ دایک و باوکە بگێنی و ئیسفادەیەکیش بە کۆمەڵگا و بە هەموو کوردستانیش بگێنی نەک ئێمە لە ئێستەوە لەو بچووکیۆ ئەو بەهرەیە لەو منداڵە لە ناوبەرین و سپاس بۆ بەڕێز مەهدی ئەحمەد ڕاهێنەری وەرزشی کەلام چاوەڕا لەگەڵمانە دەستان خۆش بێ